مەسیحیەکانی شاری سلێمانی یادی لەدایکبوونی حەزرەتی مەسیحیان لە مەراسیمێکی تایبەتدا لە کڵێسا کردەوە. مراسیمەکەمان ئەم ساڵە فەرق و جیاوازی هەیە چونکە ئەوە سیەم ساڵ کە ئەو ناوچەی مەسیحیەکان لە چواردەوری مووسڵ بەدەستی داعشەوە لەخوا بەزیاد بێ ئەم ساڵ وەک ڕزگار کراوە، بەڵام هەر ئەو ئاوارە مەسیحیەکان حتا ئێستا لە هەرێمی کوردستانن لە شارەکانی هەرێمی کوردستانن کە لە دهۆک و سلێمانی و هەولێر نەگەڕانەوە بۆ شوێنی خۆیان. ئەوە مایەی خەم بۆ ئێمە. ئینشاءڵڵا ساڵی داهاتوو باشتر بێ وەزعەکە و ئەو ئاوارانە ئەگەڕێنەوە بۆ شوێنی خۆیان بۆ ماڵی خۆیانە. لە مەراسیمەکەدا ژمارەیەکی بەرچاو لە هاوڵاتیانی مەسیحی بەشدار بوون و بە گەرموگوڕیەوە ڕویان دەکردە کڵێسا بۆ ئەنجامدانی سروتە ئاینیەکانیان لەو یادەدا. مەراسیمێکی زۆر ئارام بەڕێوە چوو و پیرۆزبایی خۆم لە هەموو مەسیحی جیهانەکەم و هیوادارم هەمویان ژیانێکی باش و ژیانێکی ئاسوودە بەسەر بەرن. مەسیحیەکان وێ ڕای پیرۆزبایی پەیام و ئاواتیان هەبوو لەم جەژنەیاندا. پیرۆزبایەکی زۆر گەرم لە هەموو مەسیحیەکانی جیهانەکەم، شێکی زۆر پیرۆزە، زۆر ئارامە، زۆر خۆشە. هیوادارم هەموو شارەکانی تیژ وەکو سلێمانی ئاسایش و ژیانێکی خۆشی تیابێت. جگەل لە ئەنجامدانی سروتە ئاینیەکان، مەسیحیەکان دابوونەریتی تایبەت بە خۆیان هەیە لەم جەژنەدا. هەر لە کۆنەوە ئەم مەراسیماکەین بۆ کەنیسە جاران درەنگتریش دەستی پێ کرد، تقریبا ساعت 4:05 بەیانی تەواو بوو کە گەشتنە ماڵ یەکسەر خواردن حازر بوون. جاران بەدار چێشتیان نێنە، چێشتەکان نێنە برنجەکان قسە سەر دارەکە و کە گەڕانە لە کەنیسە بە گەرمی ئان خوارد. ئێستا ئیسلامەکان شەرعا نیشتن، بەیانیان زوو هەڵەسن چێشتەکە لەنوێ ئیخۆن. ئێتر دوای ئەوە کەونە ماڵان بۆ جەژنە پیرۆزە بۆ خزم و کەسوکار و دراوسی ئەوان. مەراسیمەکە لە کەنیسەی ماریوسفی کلدان لە شاری سلێمانی شەوی ڕابردوو ئەنجام درا. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی.